ئەمە ئەو بۆچونەمان هەبوو کە نەخێر دەکرێت لە ڕێگەی لیژنەیەکی مەکتەبی سیاسی حزب براوەکانی عێراق بۆ عێراق کوردستان هێناوە بەڵێ ئەوانە دابنیشن و پرۆژەیەک ئامادە بکەون دەکرێت بەسم بەرپرسی دوای بەرپرسی یەکەمی حزبەکان ئەو شەش حزبە واژوی بکەن بەڵام بەلای کۆمەڵەوە لە کۆمونیستە کردایەتیش باس کرایەوە بە تابیزانی مامۆستا عەلی باپیر کە بەڵێ کۆمونیست لە بابەتە بکرێ مادام بەکو باسم کرد باس لە ینی کارنامەیەکی هاوبەش و نەخشە ڕێگایکی هاوبەش بکرێ کۆمەڵ بەشدارە ئەو نەخشە ڕێگای مافی خەڵک زامن بکەوە بەبێ گومان کاحەجم ئێمە زەین چۆنە بڕوا بکە دەشی بین و ئەگەر ئەم کۆمونانە بوو بڵێ ینی داواکاری ئەم قەزیەیە ینی بڕەنگە کۆمەڵ هیچ داواکارێکی تایبەتی خۆینی بە حەزەکەم بیزانی بڕاکە باشمان نەکردووە باش بەس بین ینی بین دانیشین ینی کە دانیشی ئەو کاتەی حتمما بێگومان کۆمەڵێک ینی مافی دەستوری و یاسایی هەیە کۆمەڵێک مافی ئابووری و دارایی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەیە کە پەیوەندیان بە هەرێمی کوردستان هاوڵاتیەکانیەوە هەیە دڵنیا بە ئێمە ئەمانە پێشەم شتێکی دەخەین و دواتر دەکرێت دواتر ینی ئەکەم مەبادیئانە سەسپێنران دواتر دەکرێت باسی ئیمتیازات و دەستکەوتەکان بکرێت کە کورد چی بێ دەبڕێت لە حکوومەتی عێراقی و چۆن دابەش بکرێت